بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆربەی کەرتەکان لە هەرێمی کوردستان دراون بە کۆمپانیا حیزبیەکان. ئێستا زۆربەی کەرتە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیا حیزبیەکان بەڕێوەدەچن و داهاتێکی زۆری هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا حیزبیەکان دەڕوات. میوەندەرێک لە بەڕێزان محەممەد حسێن بەڕێوەبەری ناوەندی عێراقی بۆ لێکۆڵینەوە و شیکاری سیاسیەکان لە سوودی سەرکی هەروە لە هەولێرەوە نەهروعالایی ئەندامی هەڵمەتی دادپەروەری تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لە هەرێمی کوردستان زۆرینەی کردی خزمەتگوزاری دراونەتە پاڵ کۆمپانیا حیزبیەکان ساڵانە بە سەدان ملیار دیناریان لە بودجەی گشتیەوە بۆ دەڕوات. کۆمپانیا حیزبیەکان هەریەکە لە کەرتەکانی نەوت و غاز، کارەبات، تەندروستی، ئینتەرنێت و پەیوەندیکردن، دەرمان و دانانی پێوەری ئاو و کارەبا، کۆکردنەوەی پارەی زبڵ و خاشاک و ئەریزە نووسینیشیان قۆرق کردووە. لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا هاتووە کار دەکەن بۆ ڕێگەگرتن لە قۆرەخکاری بەپێی یاسای بەرکار و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ ململانەی بازرگانی ڕەوا و هاندانی کۆمپانیاکانی پشکداری. بەپێی وتەی بەشێک لە پەرلەمانتاران گەندەڵی و قۆرەخکاری کۆمپانیا حیزبیەکان لە سەردەمی کابینەی نوێم زیادی کردووە. ئێستا لە خاڵە سنووریەکان کۆمپانیا حیزبیەکان مانگانە 100 ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. بەشێکیش لەو کۆمپانیانە کەلوپەل و شتومەکی قاچاق و ڕێگە پێنەدرا و دەهێننە هەرێمی کوردستانەوە و زیانی زۆر گەورەیان بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی هەرێم دروست کردووە. ساڵانە لە ڕێگەی کۆمپانیا حیزبیەکانەوە هێلکە و جگەر و دەرمانی ساختە و کوالیتی خراپ دێننە هەرێمی کوردستان. کەرتی نەوت و غازیش کە سەرچاوەی سەرەکی داهاتی هەرێمی کوردستانە لەلایەن کۆمپانیاکانی دەرەوە و کۆمپانیا حیزبیەکان قۆرق کراوە. نیوەی زیاتری داهاتی نەوت بۆ ئەو کۆمپانیایانە دەڕوات. بەپێی زانیاریەکان لە سەدا 48 بودجەی هەرێم بۆ موچەی هێزە ئەمنیەکان دەڕوات. کەچی بەرپرسانی حیزبی لە کەرتی نەوت 64 کۆمپانیای ئەمنیان بۆ پارێزگاریکردن لە کێڵگە نەوتیەکان دروست کردووە و ساڵانە قازانجێکی زۆر لەسەر داهاتی گشتی دەکەن. هەروەها بەشێکی زۆری کۆمپانیا حیزبیەکان باج بە حکوومەتی هەرێم نادەن، بەڵام ساڵانە باج و ڕسوماتی نوێ لەسەر هاوڵاتیان زیاد دەکرێت. کۆمپانیا حیزبیەکان بۆ دەستکەوتنی قازانجی زۆر لە سەدا 90 کاڵا و پێداویستیەکانی هاوڵاتیان لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکەن و زیانی زۆریان لە بەرهەمی ناوخۆ داوە. هیچ پرۆژەیەکی استراتیژیان بۆ بژاندنەوە و زیادکردنی بەرهەمی ناوخۆ ئەنجام نەداوە. بە پێیاماری یەکێتی و بەرهێنەرانی کوردستان تا ساڵی 2018 30 ملیاردێر و 10,000 ملیۆنەر لە هەرێمی کوردستان نەبوون کە بەشی زۆرینیان لەسەر حسابی خەڵک دەوڵەمەند بوون لە کاتێکدا لەسەر ئاستی گیان وڵاتێکی وەک یابان لە ڕووی ئابووری سێم وڵاتە. لە ساڵی 2019 تەنها 36 ملیاردێری هەبووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاک محەممەد بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە لە هەرێمی کوردستان زۆربەی کەرتەکان کەتە خزمەتگوزاریەکان ڕاڕستی کۆمپانیا حیزبیەکان کراون؟ لە ڕاستیە کۆمەڵێک هۆکار هەیە، بەڵام ئەگەر ئێمە با بڵێن ناونیشانێک دۆزینەوە بۆ پرۆسەکە، ئەمە ئەوەیە کە لە دنیا بە پرۆسەی تایبەتیکردن یا ئەوەی پرایڤێتایزێشن ناوە برێت، ینی لە خزمەتگوزاریەکان لە کەرتە حکومیەکان وەرەگیرێتەوە ئەدرێتە کەرتی تایبەت. ئەمە بەو ئامانجە ئەکرێ بە حساب گوایە لە کەرتی حکومیە، کەرتی گشتیە کارایی دام و دەستگاکان لاوازە و ئاستی بەهەدەردان و گەندەڵی و وەفی ڕۆدان زۆرە و توانای ئاداکردنی ئەم خزمەتگوزاری نییە بە باشی، بۆیە ڕادستی کەرتی تایبەت ئەکرێ. یەک ئامانجێک لێ ئەوەیە کە بارگرانی سەرشانی حکوومەت کەم ئەکرێتەوە. ئامانجی دووەم ئەوەیە کە لە کورتترین ماوە بە باشترین کارایی و بە خێراترین ماوە خزمەتگوزاریەکان بگەنرێتە خەڵک. بەڵام لەوە ناچێت لە کوردستانە ئەمە ئامانجی پشت پرۆسەکە بێ، لەبەرەوەی وەک ئاشکرا هەموو کەسە زانێ بەشی زۆری کۆمپانیا گەورەکان لە کوردستانە ئەو کۆمپانیانن کە ڕەبتن بە حیزبە باڵادەستەکان و
یان هی سەرکردەکانی ئەم حیزبێ یا کۆمپانیەکان ڕاستەوخۆی ئەم حیزبانەیە یان هی چەند سەرمایه‌دارێکە بەڵام پشک و شەراکەتی سەرکردەی ئەم حیزبانەی تایە. بۆیە ئەمە لە کوردستان و عێراقا ڕوویداوە زیاتر لەوە چیەکە پرۆسەی کاردۆزینەوە بێ بۆم کۆمپانیانە یاخود پرۆسەی فراوانکردنی پشکەکانی ئەم کۆمپانیانە بێ لە بازار و لە ئابووری عێراق و کوردستانە زیاتر لەوەی کە گەڕان بێ بە دوای پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی خێراتر و باشتر و سەریعتر. چونکە لەو وڵاتانەی کە دام و دەستگاکان زەعیفن کە حکومڕانی باش نییە کە کێشەی گەندەڵی کێشەیەکی ئەساسی و گەورەیە ئەم پرۆسەی بە تایبەتیکردە هەمیشە تووشی گرفتی ئەوە بووە لە نەتیجا کۆمەڵێک مافیا دەستیانگرێتە سەر بزنسەکەوە لە نەتیجا ئەو هاوڵاتیانەی کە پێویست بە خزمەت گوزاریەکەیان پێ بگایە پێیان نەگەیشتووە یا بە نرخێکی زۆر گران پێیان گەیشتووە یان کواڵیتی خزمەت گوزاریەکە لە کەرتی تایبەتیشا زۆر خراپتر بۆ لەوەی کە لە کەرتی گشتیا هەیە. باشە بەس بۆ سەرۆرەبوونی یاسا لە هەرێمی کوردستان بۆی و کۆمپانیەکان شکردەکانیان ڕاستکراوە مافیاش دروست بووە. خۆی مافیا چییە؟ مافیا بەو باندە بەو گروپە ڕێکخراوە ئەوترێکە دەستیان هەیە لە بازار و لە کەرتی سەربازی و سیاسی وڵاتە با بڵێن بازار و سیاست و بواری سەربازیان پێکەوە گرێداوە لە نەتیجا ئەمەیان بەکارهێناوە بۆ دابینکردنی زۆرترین پشک بۆ کۆمپانیەکانیان و دابینکردنی زۆرترین بەرژەوەندی ئابووری بۆ خۆیان و دەست و پەیوەندەکانیان ئەگەر بەم مەفهومە سێر بکەین فعلەن لە کوردستانە ئەوەمان هەیە مافیای سیاسی هەیە و ئەمانە دەستیان کردووە بەسەر بازارەوە ئەمانە دەستیان کردووە بەسەر جومگە سەرەکیەکانی ئابووری کوردستانە و حکوومەتیشیان بەکارهێناوە بۆ فراوانکردنی پشکەکانیان بۆ زیاترکردنی بەرژەوەندی ئابوووریەکانیان لە بازارە. باشە بەپێی و راپۆرتێکیەوە لە چەند ساڵی ڕابردوو کردوتان حیزب دەسەڵاتدارەکان چێل لە هەرێم چی لە عێراق بڵێن لە ڕێگەی کۆمپانیەکان و لە ڕێگەی و گەندەڵی کردوێنە قەباری گەندەڵێکە بە چەند دەخەمڵێنرێت. ئەوەی ئێمە کردمان تێچووە ئابوووریەکانی گەندەڵی بووان با بڵێن زیانە ئابوووریەکانی گەندەڵی بوو لە عێراق و کوردستانیشا لە دوای ساڵی 2023ەوە بەپێی ئەو ڕژمارەی کە ئێمە دوجار بەدەستمان هێنا لە کۆمەڵی سەرچاوی فەرمووی نافەرمی لە هەرێمی کوردستان و عێراقشا زیاتر لە 1990 ملیار دۆلار بە فیڕۆچووە لەم ماوە بەهۆی گەندەڵیوە ئیجا مەرجنی ئەم پارە ڕاستەوخۆ دزرا بێ لە بوجەی گشتی و لە کەتی گشتی. بۆ نمونە حزبی سیاسی هەبووە لە بەسرا مافیای میلیشیای سیاسی هەبووە لە بەسرە ڕۆژانە نزیکەی 200 تا 250,000 بەرمیل نەوتی دزیوە لە کێڵگەنەوتیەکانی بەسرە و فرۆشتوێتی بە قاچاق بە نرخێکی هەرزان لە بازارڕە. تۆ ئەمە زیانەکەی بۆ عێراق بە نرخی نەوتی ئەو ڕۆژە ئیشکێنی تۆ بە تێکڕای نرخی نەوت لە ساڵی 2006 و 2007 و 2010 تا ئیشکێنی تۆ لە نتیجا عێراق بڕی ئەو نەوتە زیانی کردووە ئیتر ئەم مافیا کە نەوتەکەیان دەرکردو بدویانە بە چەند فرۆشتویانە لە ڕاستیە ئەوە نازانم یان بۆ نمونە بەهۆی گەندەڵیەوە پرۆژەیەکی ئاو هەیە لە بەسرا نزیکەی 8 ساڵ ئەم پرۆژە دواخراوە لەبەر ئەوەی چەند حیزب و گروپێکی دیاریکراوە لە ناو دەوڵەتی عێراقا داوای پشکیان کردو لەو کۆمپانیانەی کە پرۆژەکە ئاداکەن پرۆژەی ئاوی باڵای بەسرەی پێوترێ لە کاتێکە هەموو هاوینێ خەڵکی بەسرە بۆ خۆپیشاندان ئەڕژێنە ناو شەقامەکان حکوومەت پەکەخەن خەڵک کوژرێ خەڵک بریندارە بێ ئەنی ئەگەر تۆ ئەواقبی ئەو زیانانەی بەهۆی دواخستنی ئەو پرۆژەوە لێک بدەیتەوە حسابی بکەیت و تحویلی بکەیتە سەرمان لە کوردستان زۆر ئەکی بیرەنەوت هەبێ هەر ئێستا بۆنمونەیەک پەرلەمانتەر باسی بیرەنەوتی عینزار دەکەن کە داهاتێکی زۆری هەیە و ڕۆژانە بزانام 10,000 بەرمیل بەڵام نایەتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حەزر دەڕەوە. ئەو ڕقەمە زۆر دقیق نییە چونکە نەو بیرە کێڵگەنەوتەکانی عینزالە هەرگیز لە 15 ساڵی ڕابردووە بەرهەمی ڕۆژانیان لەگەیشتێتە 5,000 ئەو بیرانە زۆر هیلاک کراون و ئینتاجیان هەر کەم بووە. بەڵام ئەوە ڕاستە چەند سەرکردەیەکی سیاسی و سەربازی ئەو با بڵێن پارتی لەو منتیقا دەستی بەسەر ئەو کێڵگەنەوتانەداگرت نەوەزارەتی سامانە سروشتیەکان ناخەزیێنەی هەرێمی کوردستان لە هیچ داهاتی ئەو بیرەی وەرنەگردووە لە چەند ساڵی ڕابردووە ئێسش کەس ئێستا ئەوەی من بزانم تا ئەو کاتەی بەدەست ئەمانەوە بوو هەتاکو 1-2 ساڵی ڕابردوو تا ئێسش بەرهەمی لە خواری 2000 دقیق نیم بزەبت نازانم ڕقەمەکە چەنە بەڵام ئەکیدم لە 2000 تێپەر ناکرێت برەوە بیرە زۆر ماندوو کراوە و بەرهێنانی شیتیانە کراوە بەم دوایانە بۆیە ئاستی ئەو بەرهەمی ئەو بیرە بۆ جۆرە نیە بەڵام لە نەتیجا پرۆسەکە چۆنە تا ئێستش هەرێمی کوردستان وەکو حکوومەت مستەفید نەبووە لە نەوتی عینزالە
کێ فرۆشتێتی چۆن فرۆشتاوە نازانم. دەگەڕێم وڵات دواتر کاک نەهرۆ جنابیشت بەخێر بێ سەبارەت بەوەی کە تا چەندێک کۆڕکردنی دەسەڵاتی سیاسی پەیوەندی بەوەیە کە کەرتەکانیش لەلایەن کۆمپانیا حیزبیەکانەوە قۆڕە بکرێن. بەڵێ زۆر سپاس حجمجان بێگومان ئەوەی کە بەڕێستان لە کرۆکی پرسیارەکەەوە ئاراسان کرد پەیوەندیشی ڕاستەخۆیان بەیەکەوە هەیە ئەم خۆڕکاری پرۆسی سیاسیە لە هەمان کاتا خۆڕکاری پرۆسی ئابووریان بازاری ئابووری گشتی هەرێمی کوردستانی بەدەستەوەیە ئەمەش بێگومان بە بەرنمەیەکی تۆکمەوە کراوە لەبەرەوە کە تاوەکو ئێستا کاوەی لە کوردستاندا دەگوزارێ ئەوەیە کە ئابووری سیاستیش بەڕێوە دەبا و سیاستەکە ئابوووریەکە ئاراستە دەکات لەبەرەوە ئەو بارودۆخی کە هەیە هەموو پەیوەندێکی وەک دەڵێ پەیوەندێکی تۆکمە و جاڵجاڵۆکە ئاساتێک کەڵاوی یەکتر بوونە و لەمەشە حزب حکومڕانەکان لە هەرێمی کوردستانە لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990ەوە تاوەکو ئێستاکە کار بۆ ئەم پرۆسەیە دەکەن کە ئەنجام بیگەین حاڵەتیشی لەم شێوێ هەمومان دەزانین کە ئەوەی کە لە جیهاندا دەگوزارێ ئەم بازاری ئازاد و بازاری با بڵێن تێکەڵاوبوونی بازاری ئازاد و سیستمی سەرمایەداریە لە جیهاندا بە شێوەک لە شێوەکان حکومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای چونکە بنیادی ئەم حکوومەتەیان بنیادی حزبەکان و کەسایەتیەکانی پێکێنەری حکوومەت یا حکومڕانیەتی لە هەرێمی کوردستاندا بنیادی باوەڕبوون بە بازاری ئازاد و باوەڕبوون بە سەرمایەداریەوەیە لەبەرەوەشە کە دەوڵەتانی زرهێز یا وڵاتانی ناوچەکە هەمیشە لە پشتیانەوە بوونە بۆ ئەوەی کە دەست بەسەر ئابووری لە ڕێی ئەم پارتلایەن سیاسیانەوە دەست بەسەر ئابووری ئەم هەرێمەوە بگرن خۆشتان نزانن کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم هەرێمی کوردستانە ئەگەر قۆناخی شەڕی براکوژی لێ بینە دەرێ بە شێوەک لە شێوەکان هەمیشە ئابووریەکی هەبووە کە لە گومرگەکانەوە دەست پێ بکە تا نەوتی شێوا و شۆک لە دەستپێکی قۆناخی نەوتی هەرێمی کوردستانە بەڵام هەر لە سەرتاوە نیەتێکە بۆ بە تایبەتکردنی تەواوی جومگەکانی ئابووری لە هەرێمی کوردستانە ئەمیش بە ئاراستەی ئەوەی کە تا چەند ئەم پارتولایەنە سیاسیە بە شێوەیەکی گشتی لێی سوودمەند بن و قۆڕخی بکەن هەر وەکو چۆن جومگەکانی حکومڕانیەتی و سیاستیان قۆڕخ کردووە تەنانەت لەسەر ئابووری هەرێمی کوردستانە بەریەک کەوتن و شەڕی براکوژیان کرد و ئەمانە پەیوەندیشی زۆر تۆکمەیان بێکەوەیە ئەم سیاستەکە ئابووریەکەی ئاڕاستە کردووە هەم ئابووریەکە سیاستەکەی نەخشی ڕێگای سیاستەکەی دەستنیشان باشە بەس کاک نەهرۆ وەکو کاک محەممەد وتی لە هەندێک وڵاتانە خزمەتگوزاران دەدرێت بە کۆمپانیەکان بۆەوەی باشتر بەڕێوە ببرێ ئەوەی هەرێمی کوردستان لە پێناوی چی ئێستا زۆربەی کەرتەکان بڵین لە بواری نەوتە لە بواری خاڵە سنووریەکانە جگەرە دەرمان بڵین هەتا کۆکردنەوەی زبڵ و خاشاک و کرێی ئاو ئەوانە دراوە بە کۆمپانیا حیزبیەکان لە کوردستان بۆچی مەبەستێکە جارێ بەر لەوەی کە ئێمە بچینە سەر کۆمپانیا حزبەکان باس لە سیاستیان ڕاستەکەی حکومەتی هەرێمی کوردستان بە مامەڵەکردنی ینی سیاسەتی ئابووری پەنایان بردوۆتە بەر سیاسەتی بە تایبەتکردنی گشت جومگەکان ینی گشت کردەکان لە هەرێمی کوردستاندا و مەبەستم لە چاڵاکی ئابووریەکانە چاڵاکی ئابووریەکان ئەو چاڵاکی ئابووریانە وای کردووەکە بە شێوەیەکی ڕەها بە شێوەیەکی بەربەڕەڵا ئەم جومگانەی ئابووری لە هەرێمی کوردستانە بکەوێتە بەرکەرتی تایبەت و کەرتی تایبەتیان پێ کۆنتڕۆڵ نەکرێ لە ڕاستەکەی لەبەر ئەوەیە کە کەرتی تایبەت یان کۆمپانیاکان بە تایبەتکردنەکان هەموو لەلایەن ئەو پارتولایەنە سیاسی و بەرپرسەکانەوە بەرپرسێک لەوێ بەرپرسێک لەوێ کۆمپانیای حەزب لەوێ کۆمپانیای حەزب لەوێ خۆرخ بکرێ و تا گەیشتۆتە ئاستی ئەوەی کە بە هیچ شێوەیەک نتوانن ئەم بەربەڕەڵاییە کۆنتڕۆڵ بکەن و بتوانن ینی سنوورێکی بۆ دابنێن هۆکارەکە چێ هۆکارەکە لەبەر ئەوەیە کە تاوەکو ئێستا کۆمپانیاک لەلایەن سەرمایەداریشی دیاری کوردستانەوە نەیتوانیوە تەجاوزی ئەو حاڵەتە بکاتن کە حکومەتی هەرێمی کوردستان بۆی داناوە ئەوانەی کە تەجاوزیان کردووە ئەوانەی کە قۆڕخکاریان کردووە و تەنانەت ئەو سەرمایە
سەرمایه‌دارانیش کە لە هەرێمی کوردستانە ئەوە بەرهێنان دەکەن یا سەرمایە دەکەن نەیانتوانیوە کەرتێک لە کەرتەکانی ئابووری لە هەرێمی کوردستانە بەسەر بەخۆیانە وەربگرن و تێدا سەرمایه‌داری سەرمایه گوزاری تێدا بکەن لەبەرەوە دەبێ شەراکەت و بە هەماهەنگی بێ لەگەڵ ئەو کۆمپانیایە ئەم بەرپرزیان ئەم کۆمپانیا ئەم حزبیان کۆمپانیای ئەم بەرپرسە هۆکارەکە ئەوەیە کە تاوەکو ئێستاکە ئەم شێوە نیەتە لە بەتایبەتکردنی سەرجەم کەرتە گشتیەکان بێگومان کەرتە گشتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانە یان لە کوردستان بە شێوەیەکی گشتی و میکانیزمی ملکەتبوونی میکانیزمی ئابووری بازاڕێکی بەربەرڵا بێ کۆنتڕۆل ئەم نەبوونی ئەم کۆنتڕۆڵە لێرە لەوێ لە هەرێمی کوردستان تەنانەت عراقیشە ینی عراقش بە دەرنیە لەم حاڵەتێکە ئێمە زۆر جار دەمەوت ئەزمموی هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ عراق و ئەزمونونەکە هەر بەتەنها ئەزمونونەکەی هەڵبژاردن و ئەزمموی حکومڕانیەتی بەر لە سەدامی هەرێمی کوردستان نەبووە ئەزمموی ئابووری بووە ئەزمموی قۆڕخکاری بۆ ئەزمموی سیاسی بووە و ئەزمموی پەرەپێدانی قۆڕخکاری جونگەکانی حکومڕانیەتی بۆ هەموو ئەوانەمان گواستۆتەوەەوە یەکێک لە هۆکارانەی قەیراناویانەیە وای کردووە ئێستا کابینەیەکی گەورە و گران بێت دروشمی چاکسازی بکاتە سیاسەتی بنچینەی ڕاستەقینەی خۆی باشە لێرە سیاسەتی ڕاستەقینەی چاکسازی بەوە ناکرێت کە تۆ بێ لە سلکەکانی موچە یان لە سلکەکانی باڵێن موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی جا بندیوار بێ سەردیوار بێ هەموو ئەوانەی کە شایستەی ناولێ دێنێن ناشایستەی لاودێ دێنێن ڕاستەکەی ئەمە چاکسازی نییە تۆ بێ چاکسازی لە بخۆ بڕۆ بکەیت چاکسازی ڕاستەقینە لەوە دەکرێت کە تۆ بە سیاسەتی ڕاستەقینەی ئابووری سیاسەتی ڕاستەقینەی بازاڕی ئازاد ئێمە نەماوە تۆ بازاڕی ئازاد نەبێ وەکو بەڕێزی ئاماژە پێکرد و سیاسەتی یان بابە سیاسەتی بازار کەرتی تایبەت لە وڵاتاندا لەگەڵ کەرتی گشتی لە پێشبڕکێدان بۆ ئەوەی کامیان بتوانن خزمەتێکی زیاتر بکەن یا هەماهەنگیەک دەکەن بەلایەنی کام لە پێناو خزمەت گەیاندنی زیاتر بەڵام بە پێچەوانەوە لێرە لە هەرێمی کوردستانە هەموو کەرتە گشتیەکان خراوەتە بەردەستی کەرتی تایبەت ینی گرنگترین پرسیار کا حەچیم ئەوەیە کە بۆچی حکوومەت لە کەرتە گشتیەکاندا هەمیشە زەرمەندا بەڵام کە دەکرێتە کەرتی تایبەت قازانجی لێ دەکات لە کاتێکا هێزی کار لە کەرتی گشتیدا لە ئەوجێتی ئەم هێزی کارە بە فەرمانبەرانتەوە خزمەتی لە ئەندازە بەدەری حکوومەتەوە و بەتەنانەت لە تەواوی لە بودجەوە ئەو کاتانەی کە لەبەردەستی کەرتی گشتیدایە حکوومەت تێیدا زەرمەندە بەڵام بە پێچەوانەیە کە دەچێتە لای کەرتی تایبەت قازانجی لێ دەکات خۆی سەرچترین پرسیارەوەیە حکوومەت دەبێ لەم جمگەیە لە سیاسەتە ئابوووریەکەی چاکسازی ڕاستەقینە سپاس دەکەم کاک نەهرۆ دەگەرم وڵات دواتر کاک محەممەد وگەرم وڵای بەڕێز سەبارەت بە ئەزمموی حیزب بڵین شوێنێکی دی ئەو مۆدێلە حیزب کۆمپانیای هەبێت هێزی چەکداری هەبێت سەرچاوی دارایی هەبێت لە حکوومەتیش دەوڵەمەندتر بێ وەکۆی کێسەر لە کوردستانە ڕوودەدات ئەوەی من بزانم حزبی بەعسی عەرەبی ئیشتراکی لە عێراقام حاڵەتەی هەبووە لە سووریا تا حەدێک حزبی بەعسی سووری ئەوەی بەشار ئەسەد هەمدیس هەمان شتی هەیە بەڵام ئمە باسی ستانداردی خۆمان بکەین باسی وڵاتانی دەوروبەری عێراق و کوردستان بکەین لە ئێرانە بەم جۆرە نییە لە تورکیا بەم جۆرە نیە ڕاستە حزبی باڵادەست لێ کۆمپانیای خۆی هەیە و تا حەدێک دەوری هەیە لە ئابووری وڵاتەکە بەڵام ئەوەی کە هەموو شتێکی هەبێت و هەر کۆمپانیا و دەستگا و بزنسێک شەراکەتی بەرپرسەکانی ئەویتیانێ نێڵ ئیشکا شتیوانە بەزۆکو حکوومەت ئێستا حزب لە کوردستان بڵێن وەکو دەوڵەت نییە ئابووری تێبێ هێزی چەکداری تێبێ پەیوەندی دەرەکی تێبێ کۆمپانیا تێبێت ئەوەیە حزب ڕۆڵی دەوڵەتە بینێ ڕۆڵی کۆمپانیای سەرمایە گوزار ئەو کۆمپانیانە بینێ کە سەرمایە گوزاری ئەەکەن و هەر خۆیان خەڵک ئیش بۆ خەڵکە دۆزنەوە خەڵک لە ئیش دەرەکەن و خەڵک سجنەکەن خەڵک بێسەر و شوێنەکەن هەرچیان بێ ئەیکەن ینی وای لاتۆ ئێستا لە کوردستانە هەمیشە غیابی دەوڵەتە بۆ دام و دەستگای دەوڵەتی نەبووە پارتی وەکێتی ڕێک ئەم کەلێنیان پڕ کردوەوە هەموو ئەو شتانەی کە دەوڵەتێکی سەرکوتکاری شەرق لە ئەوسەتی پێویستە هەیبێ پارتیوەکێتی هەیەە و ڕێک ئەو نموزەجیان دووبارە کرێتەوە بەڵام لێرە حزبە نەکدام و دەستگا
کێشەکە چییە؟ کێشەکەوەی کە تۆ دەوڵەتت هەبوو دام و دەستگا ئەم شتانەی کرد ئەتوانی لە ڕێگای پەرلەمانەوە لە ڕێگای دەستگای دادوەریەوە لە ڕێگای دام و دەستگاکانی تری چاودێری و میدیا و کۆمەلگای مەدەنی و ئەمانەوە متابعی بەرپرسان بکەی و لێیان بپرسیتەوە و داوای بەرپرسیارەتیان لێ بکەی بەڵام لە کوردستانە ئەمە ناکرێت. ینی ئەوەی کە بەرپرسە ئەوەی کە ئیشەکانەکە ئەوەی کە باش و خراپەکە ماوە تۆ سەرویستی خۆی و حیزبەکەی ینی شتێک نییە ڕای بگرێ لە بەردەم بەرپرسیارەتی ئەو وەزئی پەرلەمانە سەیریکە ینی بە درێژایی ڕۆژ لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە میدیا و ڕێکخراوە NGOکان راپۆر بڵاوەکەنەوە لەسەر گەندەڵی لەسەر بەهەدەردان و بەفیڕۆدان لەلایەن سەرکردەکانی ئەم حیزبانەوە باشە کوا کێ محاسبە کراوە کێ لە سەر کارەکەی دەرکراوە لەبەر کەم تەرخەرمیەک و یا خراپ بەکارهێنانی ماڵی گشتی. کێشەکە ئەوەیە ئەم سیستەمە حیزبێ لە کوردستانە فەوزایەکی دروست کردووە تۆ هەموو شتەکان خراپیانی ئەوانش گلەیانی سەر چۆ بڵێ هەر سەرکردەیەکی پارتیۆکێتی لە تۆ زیاتر گلەیان هەیە و لەم وەزعە ناڕازین و ئەڵێن گەندەڵی هەیە و ئەڵێن خراپ بەرەوە بردن هەیە و ئەڵێن وەزعەکە تێک دراوە فەوزایە بەڵام کێوای کردو باشە بە زۆکەوەی ئاماری کێشێتی وەبەرهێنەرانی کوردستانە بوو تا ساڵی 2010 کە بازەوەکە کەسی میلیاردێری دۆلارمان هەیە و 10,000 ملیۆنێریمان هەیە ئەمە ژمارەیەکی زۆر نیە بۆ کوردستانە من سەیری ئاماری بڵین 2019 جیهانی کردی کە وڵاتێکی وەکو یابان کە سێمین وڵاتە لە ڕووی ئابووری بۆ 2019 35 میلیاردێری دۆلاریە ئێمە 30 میلیاردێری دۆلارمان هەبێ. لە کوردستانە ئەوانەی بوونەتە ملیۆنەر و میلیاردەر یان بەرپرسەکانی ئەم حیزبانن یان ئەو بزنسمانانن کە لەگەڵ ئەم حیزبانە شەریکن و بە ڕاستەوخۆ ناڕاستەخۆ لە ئیش بۆ ئەمان حیزبانەکەن یا لە سایە ئەم حیزبانە بوونەتە خاوەن پرۆژەی گەورە. بۆیە من تووشی شۆک نابم ئەگەر ژمارەی لەوە گەورەتریش ببینم چونکە لەو شوێنانەی کە دام و دەستگای ڕقابی بەهێز نییە و لێپرسینەوە نییە و دەسەڵاتی دادوەری و میدیا و NGOکان بە باشی ئیشی خۆیان ناکەن ئاسایە هەموو شتێک ببینی. لە تەنیشت ئەو ژمارانەی تۆ آخر تەقیمی بانکی نێودەوڵەتی بۆ دۆخی هەژاری لە عێراقا ئەوەیە نزیکەی 39 لە سەتی خەڵکی عێراق کە ئەکان نزیکەی 15 ملیۆن و 600,000 کەس لە ساڵی 2020 ئەکەونە ژێر هێڵی هەژاریوە. بۆ کوردستانیش ڕاستە؟ ئەمە کوردستان و عێراقیش بەڵێ. ئامارێکی تری دەستگای کۆچی نێودەوڵەتی IOM هەیە باسی ئەوە کە لە ساڵی 2018 زیاتر لە 40 لە سەتی خێزانەکانی هەرێمی کوردستان داهاتی ماگانیان تەنیا 500 دلار بووە. دوو لە سەرسەی ئەم خێزانانە بە موچەی حکوومەتی هەرێم ئەژین. ئەوە ئەم ساڵە حکوومەتی هەرێم تا ئێستا بە تەواوی سێ موچەی نەداونەتێ. ئەمانە هەمویان لە ژێر هێڵی هەژاریەوە. بۆیە ئاساییە تۆ تا لە پاڵ ئەوە کە 4 ملیۆن شێوەیەکی ڕاستەقینە ناتوانانی ئەگەر زۆرینە لەسەر حسابی خەڵک نەبێ ناتوانین دەبێت 6 ساڵە 30 میلیاردی دلارمان هەبێ بۆ نمونە ئاسایی نییە ئەگەر هەشمان بێت بەس ئەوەی کە لە کوردستانە هەیە پێ دوای کەمیان لەسەر حسابی خۆیان بێت. من تەسەور ناکەم لە کوردستانە دۆخی بازار و بزنس و ئابووری بە جۆرێک بێ کۆمپانیایەکی پاک و نەزیه بەبێ سوودوەرگردن لە قۆڕەخکاری و بەبێ شەراکەتی مافیا سیاسیەکان بتوانێت ئیش بکات و دەوڵەمەند بووە ژینگەی ئیشکردن لە کوردستانە نییە. بۆیە ئەمەیە ئەوە بڵێم ئاساییە تۆ کە تۆ 4 ملیۆن خەڵکت با بڵێن 3 ملیۆن خەڵکت لە 6 ملیۆن کەسی دانیشتوانی کوردستان فڕێداوە ژێر هێڵی هەژاریەوە ئۆتۆماتیکی 30 میلیاردەر ئەکرێت دروست بکرێت. ینی پەیوەندیەکی ڕاستەوانە هەیە لە نێوان فڕێدانی خەڵک بۆ ژێر هێڵی هەژاری و دروستکردنی ملیۆنێرێک میلیاردێرێکی دۆلار دروستەکەی بەڵام 500,000 کەس فڕێدێتە ژێر هێڵی هەژاریەوە. ئەم میلیاردەرانە چۆن دروستە بن؟ ئەمانە یەن بۆ نمونە کەرتی کارەبا و کەرتی تەلەفۆنات و کەرتی پیشەسازی و کەرتی داوا دەرمان قۆڕغەکەن. نەتیجەکە چییە کە ئەوانم کەرتانە قۆڕغەکەن؟ حەپێکی سەرێشە کە ئەبێ نرخەکەی لە ئەساسا 1000 بێ بە تۆی فرۆشن بە 3000 بۆ نمونە. ئەمپێرێک کارەبا کە تۆ ئەبێ بە 4000 بیکڕی لە خاوەن مۆلیدەکان لەبەرەوە ئەوان نان کەرتی کارەبای گشتی باش بکەن. باشە کیلۆیەک برنج کە تۆ پێویستە بە 500 دینار بیکڕی لە نتیجە نرخەکەی لەسەر تۆکەنە 1500 دینار. ئەمە نمونەیەکە ینی کە ئەوان بازار قۆڕغەکەن ئۆتۆماتیکی خەڵک بە کاربەر نرخێکی زیاترەدا ئەم پارە زیادە ئەچێت لای ئەو سەرمایهدارانە کۆ بێتەوە کە بە قووەتی قۆڕغکردنی بازار ئیشەکەیان ڕاگردووە نەک بە توانای منافەسەکردنی خۆیان. یەک شتی تریشەیە لە بیرمان نەچێ ئەم دۆخەی لە کوردستانە ئەمە بازاری ئازاد نییە. ئەمە ئەوەیە کە سیستەمێکی قۆڕغکراوی حزبی زۆر داخراوە
سیستمێکە کەس ناتوانێت ئیشی دەرفەت یەکسان بۆ هەموو کۆمپانیەکان یەک نییە ئەکید نییە دایان خەڵک لە میدیاکانە چەند ساڵی ڕابردووە دایان بزنسمان و سەرمایهدار گلەیی کردووە کە ئەو وازی لە ئیشەکە هێناوە لە بەرەوەی دەرفەتیان نەداوەتەوە بەرهێنان بکە یان خۆ نەهراسانیان کردو داوای سەرانە و باجووینی نایاساییان لێ کردووە یا خۆ نیان هێشتەوە منافەسە بکە بۆی باشتەکان مەفهومەکان ناشرین نەکەن ئەوەی لە کوردستان هەیە نە بازاڕی ئازادە نە منافەسەیە نە پرۆسی بە تایبەتیکردنە پرۆسی قۆرخکردنی بازار و ئابوووریە لەلایەن کۆمپانیەکانی گرێدراوی حزب باڵادەستەکان سپاس دەکەم کاک نەهرۆ بگەڕێم وڵای بەرز سەبارەت بە کابینی هێشتەمەر لە کارنامەکەشی باسی نێشتنی قۆرخکاری دەکات بەڵام هەندێک لە پەرلەمانتاران دەڵێن قۆرخکاری بە تایبەتی کۆمپانیا حیزبیەکان و بە دیاریکراوی تاڵانیان لە بواری نەوت و بە تایبەتی لە خاڵی سنووری لەم کابینەیە زۆر زیادی کردووە ڕای بەرزت لەو بارەیەتی بە نمونەیەکی بەسیط وەربگرین سیاسەتی نەوت و گازی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕەها بە کەرتی تایبەت دراوە لە 2007ەوە تاوەکو ئێستا کە دەڵێن بە شێوەیەکی ڕەها 158 بۆ کۆمپانیاکان دەچێت کۆمپانیاکان چێن داهاتی کۆمپانیای من و تۆ ئەمە ئەو نین هەموو کە دیارە بڵێ داهاتی نەوت بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2007ەوە کە تاوەکو ئێستا کە 2020 واتە 13 ساڵە کەرتی نەوت و گاز بە شێوەیەکی ڕەها دراوە بە کۆمپانیاکان و یان قازانجەکەی بەلایەنی کەم ئەگەر نەدرابێت 100 کۆمپانیاکانیش 158 بۆ کۆمپانیاکان دەچێت لە کاتێکدا لە ماوەی ئەم 13 ساڵی ڕابردووە دەتواندرا کۆمپانیایکی خۆماڵی ئەمە لە کاتێکا پەرەپێدانی ئابووری گشتی دەڵێم ئابووری یان زیادکردنی ئابووری هەرێمی کوردستان وەک لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکا لە ماوەی ئەم 13 ساڵیە دەتواندرا ینی کۆمپانیایکی خۆماڵی بەرهەم دروست بکرێ وەکاری بۆ بکرێ هاوشان لەگەڵ ئەم کۆمپانیایە کە تاوەکو ئێستا کە دەتواندرا بخرێتە ژێر ڕچێفی خۆی خاڵیشی دیکە ئەوەیە کە ئاهەڵی زیادکردن یان لە کارنامەکەی هەڵی زیادکردنی ئەو داهاتە یعنی حکوومەت هەوڵ دەدا چۆن دەتوانین هەوڵی زیادکردنی ئەو داهاتانە بدەین ئەم داهاتە بە سیاسەتی بە تایبەتکردنی کەرتەکان ینی چۆن دەتواندرێ بە شێوەیەکی گشتی بە سیاسەتی بە تایبەتکردنی ڕەها ئەوەی کا پێی دەوترێ خەسخەسا ناتواندرێ بەم شێوەیە ینی وەک لە کارنامەکەدا هاتووە پەرە بدێ یەکێکی دیکە کەرتی کارەبایە کە ئێستا حکوومەت دەیەوێ ئەم کەرتەیش بە تەواوی بدات بە کەرتی تایبەت لە کاتێکدا لە هەموو دنیا وەک محەممەد وتەنیانە ڕاستەکەی ئەمە لە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە بازاڕی ئازاد نییە کەرتی تایبەت نییە لە هیچ شتێکە من زۆر زاروتومە ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە هیچ شوێکی دنیا نییە ئەوەی کە لە دنیادا هەیە لە هەرێمی کوردستانان کەرتی کارەبا لە هەموو دنیادا وێ ڕای پێویستی سەرەکی ژیان ینی قازانجی هەیە لە کەرتی گشتێکیشە قازانجی هەیە نەگزەرە لە کاتێکا لە هەرێمی کوردستان بۆتە بارێکی ئێجگار قورس بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە لە کاتێکدایە کە دەبوو پێچەوانەکەی ڕاست بێ دەبوو باری حکوومەت سوک بکات و هەم کەرتێکی گشتیش بێ و ئێستا کە بەنیازە بیدات بە کارتێکی تایبەت باشە بۆ کەرتی تایبەت لەم کاتەدا قازانجی لێ دەکات لە کاتێکا تۆ وەزارەتێک کە تێ بنای وەزارەتی کارەبا هێزێکی کاری زۆری مرۆیت هەیە و پێویستەکانی دابینکردنی کارەباشت هەیە یعنی ئەمانە بەم عقلیەت و بەم میکانزم و بەم سیاسەتی بە تایبەتکردن و بە خەسخەسەکردن و ملکەتبوونی سندوقی دراوی نێودەوڵەتی ناتواندرێ پەرە بە داهاتی وەزیادکردنی داهاتی ناوەخۆ بدرێ لە کاتێکدا ئەوانەی کە دەست بەسەر کۆمپانیا تایبەتەکان و بازار ئازادەکەی کە ناویان لە ناو بازاڕی ئازاد و کۆمپانیا و کەرتی تایبەتدا گیراوە هەرگیز ناتوانێنی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هەژارترە لە سەرمایهدارێک کە دوێنێ و پێرێ ئاماژە بۆ کردووە کە لە کەرتی کشت و کاڵە ئەو دەتوانێت هەموو بەرهەمەکانیان بکرێتەوە بەسەر خەڵکی هەژاریدا دابەش بکات تۆ وەرە کارەساتێکی گەورە سەرمایهدارێک لە هەرێمی کوردستانە لە کەرتی کشت و کاڵدا هەموو بەروبوومی جوتیاران بکرێتەوە بەسەر هەژاراندا دابەشی بکاتنەوە وەزارەتی کشت و کاڵش دەستەوەستان ئاوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش کە سیاسەتێکی بنیاتنەرانەی یان باڵێ سیاسەتی پەرەپێدانی کەرتی کشت و کاڵی نییە لە کاتێکا کۆمەڵگەی کوردستانی کۆمەڵگەیەکی کشت و کاڵیە نەک پیشەسازی
ئێمە بنەماکانی ژیانی خۆمان لێگۆڕاوە ئێمە نازانین ئێستاکە ینی حکوومەت لە هەرێمی کوردستاندا حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دەبێت بچێتە سەرم عقلیەتەی کە کەرتی نەوت و گاز کەرتێک دەبێت بۆ پەرەپێدانی ژیانی ڕاستەقینەی ئەمە هەوڵاتیانەیە کەتە ڕاستەقینەکەی پڕداهاتی ئەم وڵاتە کە کەرتی کشتتوکاڵە بەداخەوە ئێمە لەبەر بەرژەوەندی و بەدەستخستنی کۆمپانیەکانی حزب کۆمپانیەکانی بەرپرسان و قۆڕخکردنی ئابووری کوردستان وامان کردووە کە حکوومەتێکی ئەجگار هەژارمان هەبێ و حکوومەتێک بێپەڕووباڵ بە دیار سەرمایه‌دارانەوە بە دیار کۆمپانیەکانەوە دابنیشێت و نەتوانرێت چۆن پەرە بەخۆی بدە یعنی ڕاستەکەی هەموو سێکتەرەکانی بابڵێن داهات و یان بابڵێن سێکتەرەکانی کارەبا سێکتەری تەندروستی سێکتەری کشت و کاڵ سێکتەری نەوت ینی ئەمانە هەمووی جۆرێک لە داڕمانێک بوونە کە حکوومەت ئەگەر بیەوێ نیازێکی زۆر ڕاستەقینەشی هەبێ و هەوڵ بدا بە ڕاستەقینایانش ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ببێتەوە کاتێکی زۆری پێویستە و لە هەندێک سێکتەرە کاتێکی هێندەی پێویست نییە کارەکان کاری ئانین یعنی ڕاستەکەی بۆ سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان ئێساکە یعنی حرازێکی گەورەیە بڵێ سەرۆکی حکوومەتێکم بەدەست حکوومەتەکەم بەدەست سەرمایه‌داران یان بەرەم بەدەست قۆڕخکارانی کۆمپانیەکانی حزبەوە دەناڵێنێت یعنی چۆن دەبێت ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبینەوە هەموو خەڵکی کوردستان چاوی لەوە نەبێت کە داهات یان بابڕێن بنیادنانی ژێرخانی ئابووری لە سێکتەرە جیازەکانی کوردستان لە سێکتەرە جیازەکانەوە بنیاد نەدرێ هەموو خەڵک ئەوەی دەوێت بەڵام چۆنی دەوێت میکانیزمەکان چین بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان دواتر دەگرێمەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاک محەممەد گەرم و لای بەڕێز سەبارەت بە بارودۆخی هەرێم ئێستا بڵین لەو ئاست دەرچووە کە حکوومەت و سەرۆکی حکوومەتیش بتوانێت گەندەڵی کۆمپانە حیزبەکان بوەسێنێت چی لە بواری نێوتە چ لە بواری خەڵات سنووریەکانە بۆن لە بواری نێوتە باس لە 64 کۆمپانی ئەمنی بەرپرسان دەکرێت کە لە کاتێکە ئێمە لە 1970 بودجێ هەرێمی کوردستان بۆ هێز ئەمنیەکان دەڕوات. خۆی ئەوە بەشێکە لەو پرۆسی کە پێشتر وتمان بەکارهێنانی حکوومەت بۆ کاردۆزینەوە بۆ کۆمپانیای بەرپرسەکانی حیزب ئەوە ئەگینا لە کوردستانەوە کوتۆت نزیکەی 400-500 موچەخۆر هەیە چەکدارن و پێشمەرگەن و پۆلیسی نەوت و گاز بزەبت پێستان بۆ کۆمپانیا ئەمنیانە هەیە ئەو بەشەکە لەو پرۆسەی بەکارهێنانی کەرتی گشتی و حکوومەت و بودجێ گشتی بۆ دەوڵەمەندکردنی خەڵکان و بەرپرسان و کۆمپانیای تایبەتی بچووکی و بەرپرسانە لە ڕاستیە ئەگەر سەرۆکی حکوومەت و حیزبە باڵادەستەکان بە تایبەتی پارتی وەکێتی بیانوێ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەکید ئاسان نییە بەڵام شتێکە ئەکرێت زۆر پرۆسیس هەیە زۆر ئیجراعات هەیە یارمەتیانەوێ بیکەن ئێستا کە لە خاڵە سنووریەکان لە بواری نێوتە پەرلەمانتەکان باسی تاڵانی مافیا گەری دەکەن ڕەنگە ئەو سەرکردانەی کە حەسب بکەن و بیانەوێت چاکسازی بکەن و گەندەڵی کەم بکەن و ژمارەیان کەمتر بێ لەوانەیان کە بەرژەوەندی هەیە لە ناو گەندەڵیەکەوە بەرژەوەندی هەیە لەو مافیا گەری و قاچاقچێتی و پارە بە هەدەردانی کەتی گشتیا کێشەکە ئەوەیە ژمارەی ئەوانەی کە ئەیانەوێت یا قوتی ئەوانەی کە ئەیانەوێت چاکسازی بکەن لەوانەیە بچووکتر و کەمتر بێ لەوانەی کە نایەنەوێ بکرێت ئەگینا بیانەوێ ئەکرێت شتەکە قورس نییە بۆ نمونە هەنێک ئیجراعاتی بەسیط هەیە بۆ نمونە هەرلانی کەم بە دیجیتالکردن بە کۆمپیوتەرکردنی پرۆسەی خەرجی و داهاتەکانی حکوومەت لانی کەم یارمەتیتەدا بزانی لەکوێ گەندەڵیەکرێ لەکوێ پارە ئەخورێ کێ ئەیخوات چۆن ئەخورێ و بۆ ئەخورێ ئەمە شتێکی قرس نییە کۆمپانیا هەیە ئەتوانێت بە 15 ڕۆژ ئەمە بۆ بکاتەوە بۆ ئەوە ناکە ینی بۆ 20 ساڵە نیان کردووە وەکی تر ئۆکەی لە فلان خاڵی سنووری قاچاقچێتی هەیە گومرک نادرێ کێشە دروستەکرێ بۆ پرۆسەی سەپاندنی گومرک و باج ئەتوانی ئەو هێزانە بگۆڕیە ئەو بەرپرسانە بگۆڕی لەو خاڵە سنووریا هەیە لە نەتیجە ئەتوانی شتەکە کۆنتترۆل بکرێت ئەگەر بیانەوێ بیکەن مۆزوعەکە چییە؟ بۆ ئەوەی گەندەڵی کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئاستی کارایی حکوومەت زیاد بکرێەوە بۆ ئەوەی فعلەن چاکسازی بکرێت لە داهات و خەرجی حکوومەتە ویست و ئیرادەیەکی سیاسی پێویستە چونکە ئێمە کە ئەڵێن کەمکردنەوەی گەندەڵی ینی شەڕکردن لەگەڵ ئەو هەزاران کەسەی کە بەرژەوەندیانەیە لە گەندەڵی ئەو بە گەندەڵی ئەژین ئەمە شەڕێکی قورسە ئاسان نییەوە زۆربەی ئەوانەی کە بەرژەوەندیان هەیە لەم گەندەڵیا خەڵکی ڕێکخراون و توانای تەسیرکردنیان زۆرە لۆبی بەهێزیان هەیە میدیایان هەیە ڕێکخراویان هەیە NGOیان هەیە هەنێجار جمگەی ئەساسی حزبیان بەدەسۆیە ئاسان نییە شەڕکردن لەگەڵ ئەمانەوە ئاسان نییە بڕینی دەستی ئەمانە لە ناو ماڵ و داهاتی گشتی کوردستانە بەڵام ئەکرێت وەختێک ئەکرێت کە ئیرادە و ویستێکی سیاسی بەهێزە بێ بۆ کردنی باش ئەوکو کاک نەڕۆژ وتی لە کارنامەی کابینەی نوێمە باس لەوە دەکەت کە دانەوێت کەتی تایبەت بەهێز بکەن و هەلی کارە بڕەخسێنن سەرچاوەکانی داهات لەو ڕێەوە بڵین فرەڕەهەند بکەن ئەمە دەکرێت لە کوردستانە ئێمە هیچ کەرتێک شتێکمان هەیە وەکو خۆدوتی شتێکمان نییە بەناوی کەرتی تایبەت کەرتێکی تایبەتی نامونەزەممان هەیە دیارێک ئەوەی کە پێوترێت کەرتی تایبەت لە عێراق و کوردستانیشا دوو بەشە بەشێکیان کۆمپانیا گەورەکانن ئەوانن کە گرێدراوی سیاسیەکان و حزب و حکوومەتن ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەمانە ئیشی خۆیان کردو پشکێکی گەوریان هەیە لە بازارە بەشی هەرە زۆری کەرتی تایبەت ئەوەی کە فعلەن خەڵک پێژی کەرتی تایبەتی ناڕێکخراوە ئینفۆرمال سێکتەر ئەوانە ناویان هەیە لە لیستی تۆماری حکوومەتان نە باج ئەدەن و نە لە هیچ لە قەومانێکە حکوومەت دەستی گردوون لە حکوومەت پاراستونی لە هیچ مایە پوچ بوون و قەیرانێکی ئابووری کە بەسەریان ناهاتووە بەشی هەرە زۆری کەرتی تایبەتی عێراق و کوردستانیش کەرتی ناڕێکخراوە ئەوەیە کە مەسەلەن دوکانێکی هەیە لە بازارە فرۆشیەکی هەیە چاخانەیەکی هەیە قەسابی خانێکی داناوە لەو سەرجادانە کرێکاریەکە بە ئیشی ڕۆژانە ئەژی کەرتی ناڕێکخراوە بوژانەوەی کەرتی تایبەت ئێستا وەکو با بڵێن بۆتە مۆد لە عێراق و کوردستانیشا لە چەند ڕۆژی ڕابردووە مستەفا کازمی عەلی عەلاوی مەسرور بەرزانی هەمویان بە پێداگیریەوە باسی ئەوەکەن دەبێت کەرتی تایبەت ببوژێنرێتەوە وەکو بەدیلێک بۆ سیاسەتی پشت بە نەوتبەستن و سەرچاوەکانی داهاتی حکوومەتیش هەمە ڕنگ بکرێ ئەمە ئامانج و با بڵێن خەونێکی زۆر جوانە ئەبوایە 15 ساڵ 20 ساڵ بەلای سەبیان کردایە بەڵام کێشە ئەوەیە بۆ ئەوەی کەرتی تایبەت ببوژێنیتەوە تۆ پێویست بە دەعمکردنی
ئەو سێکتەرانەیە کە لانی کەم لە ئەمڕۆ ئەتوانێت هەلی کاردابین کا بۆ خەڵکوەکو مەسلەی سۆکو سێکتەری بیناسازی کشت و کاڵ گەشت و گوزار پیشەسازی بچووکەکان پیشەسازی خۆراکەکان ئەمانە ناتۆ هەر لە خوانە ئۆتۆماتیکی دروست نابن تۆ بێ بانقت هەبێ قەرز با بۆ کەسانی ئەیانەوێ ئیش بکەن قەرز با بۆ گەنجانی ئەیانەوێ بێ هاتوونەتە بازاڕی کارۆ ئەبێ سنتەر و با بڵێن دام و دەستگا و مەعهەد و زانکۆکان ڕابهێنی لەسەرەوەی کە چۆن خەڵک پەروەردە بکات بتوانێت لەم کاتە تایبەتێت تازە گەشە کردووە ئیش و ژیان و بازار بۆ خۆی بدۆزێتەوە ئەمە بە قسە و بڕیار ناکرێت اینجا لە تەنیشتی ئەمە ئەبێتەوە سەقامگیری سیاسی و ئەمنیتە بێ ئەبێ ئەوانەی لە بازارڕ ئیشەکەن و بەرهێنانەکەن بیان پارێزی لە تهدیدی بەرپرسەکان لە تهدیدی نازانم ئەوانەی هێزی چەکیان بەدەسوەیە و با بڵێن خەڵک ئبتیزازیان نەکا داوای پارەیان لێ نەکا زوڵمیان لێ نەکا و لە قەیرانێکی وەکۆی ئەمڕۆژە لە مایە پوچبوون بیان پارێزی لە ڕاستیە ئەو کەرتی تایبەتیە کە لە عێراق و کوردستانشا بە زەعیفی هەبوو بەهۆی ئەم پەتای ڤایرۆسی کۆرانەوە تا حدێکی زۆر وێران بووە بەڵانی پرۆژە بچووکەکان بەرەو بەپێی ئاخر ڕاپرسی IOM نزیکەی 40% ئەو کەسانەی لە کۆمپانیا بچووک و مامناوەندەکانە ئیشیان نەکرد ئیشەکانیان لە دەستداوە نزیکەی 70% ئەوانەی لەم کۆمپانیانە ئیشیان نەکرد موچەکانیان کەم کراوەتەوە و ئاستی بەرهەمێنانی کۆمپانیا بچووک و مامناوەندەکان خۆشی 57% کەمی کردووە ئەم ڕقەمانە کارەسات هیچ بودجێکی دابین نەکرد بۆ هیچ پرۆژەیەکی بچوو لە سەدەمی کۆرۆنا لە هەموو دنیا کە ئەزمەی کۆرۆنا دەستی پێکرد حکوومەتەکان یارمەتی کەرتی تایبەتیانەدا دەمی کۆمپانیەکانیان نەکرد بۆی کارمەندەکانیان لەسەر کار دەرنەکەن و بتوان بەردەوام موچیان بدەنەوە حکوومەتیش دەمی داراییەکردن بۆی تووشی ئیفلاس بوون نەبن بەڵام لە هەموو دنیا هەرێمی کوردستان ئەوە بوو کە داوای قەرزی لە کۆمپانیەکانی کەرتی تایبەتە کرد بە ئستثنای بەشار ئەسەدیش کەوتە گێچەڵکردن بە ڕامی مەخلوفی خاڵۆزای هەموو سەروەت و سامانەکەی زەوت کرد بۆی ئەزمەدارایەکەی خۆی پێچارە سەرکە ئەنی سیر کرد لە هەموو کوردستانە حکوومەتی هەرێم و بەشار ئەسەد شتێکی دەگمەن و ئاوایان کرد کە کەرتی تایبەت و کۆمپانیەکان ناچار بکەن بۆ ئەوەی یارمەتی حکوومەتدا لە قەیرانەکە بپارێزێ لە کاتێکا لە هەموو دنیا ئەم هاوکێشە بە عەکسەیە حکوومەت یارمەتی کەرتی تایبەتەدا بۆی لە مایە پوچبوون بیپارێزێت و لەم کێشە نەجاتی سپاس دەکەم کاک نەهرۆ بگەرەمەوە لای بەرزت سەبارەت بەو ناداتپەروەرەی کە دروست بووە لە کوردستانە ئێوە بڵین ئەو هەڵمەتێکشتان هەیە هەڵمەتی دادپەروەری ئەم دۆڵەمەندبوونی کۆمپانیا حیزبەکان و هەژاربوونی کۆمەڵگا تا چەندێک مەترسیە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی کۆمەڵگەی ئێمە بڵێ تاوەکو حزبە حکومڕانیەکان لە هەرێمی کوردستاندا بە دوای کۆکردنەوەی سەروەت و سامانی زیاتر و زیاتری حزبەکانیان و شخصەکانیانەوە بن بارودۆخ بەم شێوەیە دەبێت کە لە ماوەی ڕابردوودا هێناوانە دەمەوێت یەک شت فێڵم کاچی خۆم لە ساڵی 1992 کە حکوومەتی هەرێمی کوردستانە پێک هاتووە تاوەکو بە ئەم ڕۆژادەگا حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین و باشترین وەسیلەی خۆدەوڵەمەندکردنی پارتەکانی کوردستان بووە بە تایبەتیش حکومڕانەکان و لە تەگەوانیشە خۆدەوڵەمەندکردن و پێگە بەهێزکردنی کەسایەتیەکانی نێو پارت و لایەنە سیاسیەکان بۆ بە تایبەتیش حزبە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان لەبەرەوە ئەم ناداتپەروەریە پشو درێژی دەوێت و خەباتی دەوێت و تێکۆشانی دەوێت و هەڵوەسە لەسەرکردنی دەوێت هێنانەکایی دادپەروەری لە هەر کوێیەکی دنیا بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە کە بارودۆخێکی ناهەموار بارودۆخێکی ناجێگیر لە ئارادایە ئاسان نییە هەمومان دەزانی کە ئێمە لە ئێستادا لە قۆناخی ڕزگاری نیشتیمانی داین و لە قۆناخی خەباتی چینایەتێکی ڕاستەقینەدانین بەڵام لە تەکەوەی کە لە قۆناخی ڕزگاری نیشتیمانی داین ئەوەی کە باوەڕی بە دادپەروەری هەیە و بەوەی باوەڕی بە عەدالەتی کۆمەڵایەتی هەیە دەبێت درێخی نەکا لە پێناو هێنانەکایەی عەدالەتی کۆمەڵایەتی و تێکۆشی بکە و قوربانی بدە و
ڕوێکی ڕاستەقینەی عەدالەتی کۆمەڵایەتی لە نێوناخ و تاک بە تاچی ئەم هاوڵاتی ئەم هەرێمە بچەسپێنێ لەبەرەوە هێنانەکایی دادپەروەری لە هەرێمی کوردستاندا هێندە ئاسان نییە وەکو کاک محەممەد ئاماژەی پێکرد کە هەروەکو چۆن پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی ئاسان نییە کە تۆ بتانی چەند دووچوونێک بهێنێکایەوە عرقەڵەی گەورە گەورەی لە پێشە باشەوانەی کە لە بەرژەوەندیان دەدرێ عرقەڵەی گەورن و ڕەنگە پێکدادان و ڕوبەڕووبوونەوە لە هەندی حاڵەت لێرە و لەوێ ڕوو بدا وەکەوەی کە دەبینین لە ناڕاستە خۆیەکاندا باشە بەس کاک نەهرۆ سەبارەت بە کۆمپانیا حیزبیەکان ئەوەی کە سەرجەم کەرتەکانیان قۆڕق کردووە لە دەرەوەش لە سەدا بڵین لە سەدانەوەتی پێراویستەکانی هەرێم لە دەرەوە دەهێنن و زۆر جار مادەی قاچاق بۆ نمونەوەکو پەرلەمانتارەکان باش پێدەکەن لە دەرمانە لە هێلکە لە دووگی حیوان لە کۆمەڵێک مادەی تر دەهێن هەرێمی کوردستان بۆچی لە ناوخۆی هەرێمی کوردستان هیچ پرۆژەیەکی گرنگیان ئەنجام نەدا و کۆمپانیا حیزبەکان لە کاتێککە دەستیان بەسەر ئابووری هەرێمی کوردستاندا کردەوە بۆی کە بەرهەمی ناوخۆش بوژێتەوە بەڵێ ڕاستەکەی کا حەشیم ئێمە بە هەڵەدا دەچین ئەگەر باسی لە کۆمپانیا حزبی بکەین ئێمە دەبێت پۆلینکاری بۆ کۆمپانیاکان بکەین کۆمپانیا گەورە گەورەکان هی کەسایەتی گەورە گەورەکانن و کۆمپانیا مامناوەندیەکان و ئەوانەی کە با بڵێن کاری ئاسایی کۆمپانیا دەکەن ئەمانە کۆمپانیا حزبین خۆزگا هەر بە تەنها کۆمپانیا حزبیەکان هەبووانەوە لە هەموو دنیادا کۆمپانیا هەیە و سەر بە حزب پێ و سەرمایه‌داری دەکاتن و کارێکی زۆر ڕەواشە کە تۆ مادەم بە حکوومەتێک و سیاسەتی حکوومەتەکە باوەڕی بەکەتی تایبەت و باوەڕی بە بازاڕی ئازاتەیە ئاساییە کە کۆمپانیا حزبیش و بەرهێم بکاتن و سەرمایه‌داری بکات بەڵام بە جۆرێکە قۆڕەخکاری نەکات لەبەرەوە ئێمە هەموو کەرتەکانی ناوەخۆ هەموو بە بەرهێنانەکانی ناوەخۆمان کردوتە قوربانی کۆمپانیایی کەسەکان و کۆمپانیا حزبەکان لە پێناوی ئەوەی کە بچووکترین نمونە ئەگەر ئێمە لە ماوەی ڕابردوودا گرنگیمان بە پەلەوەر بدابا بە وەک دەڵێن بە دەوازنەکان بدابا هێلکەی خۆماڵی بەشی پێویستی ناوەخۆیی دەکات بەڵام ڕێگری لێ دەکرێتن و دەعم ناکرێت بۆ ئەوەی کە هێلکە لە وڵاتانی دەوروبەر هاوردە بکرێت ینی بۆ نمونە وەکو ئەوەی کرد لە ماوە ڕابردوو بە بینیمان کە جوتیاران تووشی چ دۆخێک بوونەتەوە لەبەر ئەوەیە کە هەموو پێداویستەکانمان لە دەرەوە هاوردە دەکەین لە ڕێی کۆمپانیەکان و کۆمپانیا شخصی و کۆمپانیا حزبەکاندا ئێمە هەموو حاڵەتە ناوەخۆیەکان هەموو کۆمپانیا ناوەخۆیەکان هەموو هەوڵی بەدەستخستن و وەرە پێشبردننی کەرتی پیشەسازی کەرتی کشتتوکاڵیمان لە ناوەخۆ کردوێتە قوربانی پێکێنە قوربانی کۆمپانیەکانی حزب و کۆمپانی کەسایەتیەکان لەبەرەوە ئەم بارودۆخەشی زۆری دێ و چاکسازی ڕاستەقینە دەبێت لە دوو شت بکرێت کاڵاگەر بە کوتی بێ وەکو دوڕینی سیاسەتی ئابووریە کە دەبێت بڵێ دەبێت دوو حاڵەتەیە دەبێت چاکسازی ڕاستەقینەی لێ ئەنجام بدرێتەوە بتوانرێت داهاتی ناوەخۆ زیاد بکرێت و بتوانرێت هەوڵێکی ڕاستەقینەی چاکسازی بێ یەکەم شت گۆڕینی سیاسەتی ئابووریە ئەوەی کە باوەڕی بە چاکسازی ڕاستەقینە هەیە دەبێت باوەڕی بە گۆڕینی سیستمی ئابووری یان سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان یا لە هەرێمی کوردستان هەبێت دووەم شت سەربەخۆیی ئابووری ڕاستەقینە نەکدرۆینە ئەمیش کە لە چوارچێوەی گۆڕینی ئەم سیاسەتی ئابووریە کە لە ماوەی ڕابردوودا ئێمە ئاماژەمان بۆ دەکرد کە هەرێمی کوردستان قەیرانی ئابووری هەیە نەک دارایی ئەوانیش پێیان وا بوو کە قەیرانی دارایی هەیە دوجار دەرچووکە قەیرانی ئابووری هەموو جمگەکانی گرتوێتەوە سپاس دەکەم کاک نەهرۆ کاک محەممەد دوپرسیارشم بۆ بەڕێزت تا چەندێک پارەی هەرێم لە ڕێی ئەو کۆمپانیانەوە یاخود چۆتە دەرەوەی هەرێمیش ڕێی کردی تەندروستی بێ کردی مەسەن کردەکانی ترەوە بێت ڕۆشتە دەرەوە یاخود لە ڕێی بانقەوە بێ و کۆمپانیانە خۆی بە دوو شێواز پارەی هەرێمە چێتە دەرەوە ئەوەی کە تۆ بۆ بەشی هەرە زۆری پێداویستەکانی ژیان و پشت بەشتی هاوردەکراوە بەستی ئۆتۆماتیکی پارەکەی تۆ چێتە دەرەوە ینی تۆ کە تەماتۆ خیاری ئێرانی و تورکی ئەکڕی ئۆتۆماتیکی پارەکەی تۆ ئەڕوا بۆ گیرفانی ئەو فەلاحانی لە ئێران و تورکیا ئەو تەماتیانە بەرهەمێناوە ئەمە بە جۆرەك ینی لە ڕێگای کڕینی شتی هاوردەکراوە پارەی تۆ ئەڕاتە دەرەوە شێوازێکی کە ئەوەیە بە ئەوەی کە پێوترێت سپیکردنەوەی پارە بەو شێوازش بڕێکی زۆری پارەی عراقی پارەی کوردستان و
عراقی فیدراالیش سپینوی پارەتی بە کورتی ئەوەیە بۆ نمونەک پارەیەک لێرە بە ئاسانی بە شێوەیەکی ناشەرعی لە ڕێگای گەندەڵی و قۆڕخکاریەوە لە نەک ناکاتە کەسێک 400-500 میلیۆن دلاری دەستکەوتووە ئەم پارە چی پێ بکات لە سلێمانی و هەولێر و بەغا ناتوانێت بیخاتە ئیشۆ و نازانی بخەوە نایشوێرە بیخاتە ئیشۆ لەبەرەوەی سقەی بەوەست ئەو بازاری ئێرە نییە چی ئەکا بە ناوێکی شتێکی دیاریکراوە پرۆژێکی دیاریکراوە ئەینەرێ بۆ بانقەکانی ئەوروپا و ئەمریکا و لەوێ سوی ڕۆژە ماگانە و ساڵانە یەتە سەر و قازانجەکە یا ئەچێ عقاراتی پێکرێت لە ئەمریکا و ئەوروپا یاخود جەواسەفەری پێکرێت مەلاین دۆلاری خەڵکی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە ڕۆشتووە بۆ عقاراتی کۆمەڵی وڵاتی لات و پاتاڵی ئەوروپا وەکو ئەم وڵاتانی شەرقی ئەوروپا لاتیڤەوەیا بۆ هەنێ وڵاتی ئەمریکای لاتینی کە ئەوانە هەر بەفعلی برسیانە کە چیەن لە عێراق جەواسەفەرەکەیانە فرۆشن بەم شکلە پارەی وڵاتە ڕۆ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرزان محەممەد حسێن بەڕۆبەری ناوەندی عێراقی بۆ لە کۆنەوە شکاری سیاسەکان لە سودەی سەرکێڕوا لە هەولێرەوە نەهروعالایی ئەندامی هەڵمەتی دادپەروەری سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ